خاڵەوە لە ئیتاڵیاینە لە ئیتاڵیاینە ئەو برادرانەی برادری جەنابشتت هەر هەموم لەگەڵن. ئەمە دیمەنی دوایین ساتەکانی ژیانی ڕاستی و بەهرۆزە کە دوو گەنجی دانیشتووی دەڤەری ڕاپەڕین بوون دوای ئەوەی لەگەڵ ژمارەیەک کۆچبەری دیکە با مەبەستی کۆچکردن بۆ ئەوروپا لە سنووری نێوان ئیتالیا و فەڕەنسا بە پیادە دەڕۆن لە کاتی پەڕینەوە لە هێڵێکی شەمەندەفەر لەپڕ شەمەندەفەرێک خۆی دەکات بە ناویاندا و بەو هۆیەوە ئەم دوو گەنجە گیان لە دەست دەدەن و ژمارەیەکی دیکەش بریندار دەبن. ئەوەی کە لە بیرم ناچێتەوە لە دڵما بۆ بەهین ئەوە بوو کە کوتی ئیشەڵا باین لە فەڕەنسا تەلەفۆن بۆ دەکەم بەس تەلەفۆنەکەی نەبوو ئەوە ڕووداوی لێ بەسەر هات. برای یەکێک لە قوربانیەکان با دڵی پڕ لە ئازار و چاوی فرمێسکاویەوە دەڵێت پێش ڕووداوەکە قسەی لەگەڵ بەهرۆز کردووە و دڵخۆشی خۆی دەربڕیوە کە گەشتووەتە ئیتاڵیا بەڵام نەیدەزانی مەرگ یەخەی پێدەگرێت و ئەمە دوایین پەیوەندی نێوان خۆی و براکەیەتی. لە ڕێگەی ئەو ئامۆزایەمەوە کە لەگەڵی بوو ئێستا و لە ئیتالیا لای براکەمە ئەو قسەکانی بۆ جێڕامەوە سەرەتا شەقامەکە فراوان بوو قاچاقچێکەوتی دەبێت ماوە مسافەیەک بە پێ بڕۆن وردە وردە شەقامەکە بچووک بۆ وای لێ هاتەوە بەسکەی قیتارەکە و ڕێڕەوێکی بچووک ماوە تی 25 نەفەر کەسیش دەبوون 25 نەفەر دەبووین هەموو جێگەمان نەدەبوو لەسەر شەقامەکە بڕۆین 10 بۆ 12 نەفەرمان کەوتینە سەر سکەی قیتارەکە لەو کاتە دەنگێک هات گوتیان هات قیتار هات خۆلادەن لەڵێ لەو کاتە ئێمەش خۆمان لادا بەڵام براکەی من و بەداخەوە براکەی من و ئەو کوڕەی تری ڕانیا ئەوان بەرکەوتن فریا ئەوەی نەکەوتن کە خۆلادەن و ئەوەی جەماعەتەکەی دریش هێندێکی بریندار بوو. براکەمی ژۆک و گەنجەکانی هەر هەموو گەنجەکانی کوردستان بێئیش و بێکاری و کەسابەتی ڕوتێک کردووی لە هەرێمی کوردستانی تر ئەویش لێرە سەری خۆی هەڵگی ڕۆی بۆ ئەوروپا بە دابینکردنی ژیانێکی خۆش و شایستە بەڵام قەدەر دەرفەتی نەدا کۆچ دوای کرد. جێگیری کۆمەڵەی پەنابەرانیش لە ڕانیا دەڵێت کۆچبەران لە دۆخێکی خراپ و مەترسیداردان هۆکاری سەرەکی ئەو ڕێژەی زۆری کۆچی گەنجانیش بۆ بێزاری گەنجان لە بێکاری و ناومێدبوونیان لە حکوومەتی هەرێم دەگەڕێنێتەوە. ئەوە جاری یەکەم نییە ئەو کارەساتانە ڕوودەدەن بەسەر گەنجەکانی ئێمەدا بەڵام ئەو ڕێگانە ڕێگایەکی قورسن ڕێگایەکن بەڕاستی ینی ژیانی خۆی دەخاتە مەترسیەوە ژیانی خۆی دەکاتە قوربانی بۆ ئەوەی ژیانێکی شایستە هەڵبژێرێ بۆ خۆی لەبەرەوەی ئومێدی نییە بە هەرێمی کوردستان بێ ئومێدیە لە حکومڕانی و بێ ئومێدیە لە دانەمەزراندنیان بێ ئومێدیە لە هەلی کار بێ ئومێدیە لە نەبوونی دەرفەتی کار و وەدامەزراندنیان بەڕاستی هیچ ئومێدێکیان بە کوردستان نەماوە بۆیە ئەو گەنجانەی ئێمە کۆز دەکەن و بەرەو ئەوروپا دەڕۆن. بەهۆی دانەمەزراندنی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان لەلایەن حکوومەتەوە و نەرخساندنی هەلی کار بۆیان بە بەردەوامی گەنجانی هەرێمی کوردستان و خێزانە کوردەکان ڕێگەی هات و نەهاتی ئەوروپا دەگرنە بەر سەدان کەسیش لەو ڕێگایەدا بوونەتە قوربانی بەڵام حکوومەتی هەرێم دەیان ساڵان بێباکە بەرامبەر ئەو کارە ساتانە و چارەسەرێکی بۆ ڕێگری لا کۆچی بە لێشاوی هاوڵاتیان نەدۆزیوەتەوە. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناز ئەرسەلان کەناڵی ئاسمانی پەیام.